ئەوەندە بەسە زۆری شم گۆر خی گەورە پایەدار بکە خی گەورە مۆفەقتان بکە ئینشاءڵڵا بەڵام ئەوەندەتان پێ دەڵێم کتێبەکانی ئەندازیار عوسمان بخوێننەوە زۆر گرنگە کتێبەکانی ئەندازیار عوسمان بەرەو ئیسلام بەهاری دڵان ئەو یەکەشی ئەوەیە ئەو سێ کتێبی هەیە سێ کتێبی زۆر زۆر گرنگی هەنا بەرەو ئیسلام و بەهاری دڵان و ژیانەوە ژیانەوە زەردەخەنەی هیواشی ئێستاوە و ئەوە کردو ئەوانەی بەڕاستی گرنگن ئەو کتێبانەی زۆر زۆر ئیسیفادە لێ دەکەن لە میسال و لە شێوازی قسەکردن زۆر زۆر گرنگشتی ئەوەندە خۆشی تێدا نەبیتەوە بڕوا بکە هەموو جارێکە ئەم دەیخیمەوە پێ معجب دەبم یعنی ئەوەندە قسەی خۆش و بە ئیسیفادەی تێدا جا ئەوەتان لەبینە کتێبەکانی مامۆستا ئەندازیار عوسمانی بخوێنەوە زۆر زۆر ئیسیفادە لێ دەکەن و دائیمەن بەڕاستی کابرای بانخواست یعنی کابرای بابایی کە هەر دەستی دەست بە بانگەوازی دەکات دەبی مطالعەی زۆر بێ ئازیزان بەڕاستی ئەوەی مطالعەی نەبی ناتوانانی بانگەوازی بکە بەڕاستی دەبی بە بەردەوام مطالعە بکەی بۆی بە بەردەوام زاد و زەخیرەیەکی باشە تەبی لە بۆ ئەو دینەی